هۆکارەکان پژوێ خستن و ئێحتیمام پێنەدانی سنوورەکەیە. ئێرە بە حکمی ئەوەی کاتی خۆی لە شەڕی نەگریسی ناوەخۆ بە زۆنی سەوز ناسرا بوو و ئێستاش لە ڕووی ئیداری سەر بە سنووری هەولێرین و ئێستا ئێمە وەکو بالیسان بازی سیاسیە دەین. بازی سیاسێ دەین لە ڕووی پرۆژە خزمەتگوزاریەکان لە هەموو ڕووەکان. ئەخۆ بەخۆشمان یعنی لە ڕووی سیاسیەکەش ئەوەش هۆکارێکی دیە لەبەرەوەی بەرپرسەکانی ئێرە چ ئیداریە چ سیاسیە بەشەکیان ناڵێم هەمویان خەڵکی باشی تێدایە، بەڵام بەشەکیان ینی دیارە حەزەکەن وابێ دەنگمان ناگێنن بەسەرێ. ئەگەر بەو 4-5 ساڵی ڕابردوو بەراورد بکەین لەگەڵ ئێستا بەردەوام خەڵک هەبووە ینی لە کۆزدا بووە یا هاتوتۆ ناوگوندی ئەوانە هەر هەبووە ینیەوە حالەتێکی تەبیعیە، بەڵام ئەو 2-3-4 ساڵە شتەکان تەبیعی نین، ینی وەکو ئەوە برێ بە تەبیعی سەیریکەین تەبیعی نییە. هۆکارەکانیشەوە دیارن بێ خزمەتگوزاریە هەم لە ڕووی کارەبا هەم لە ڕووی ئاو هەم لە ڕووی شتەمانی. ینی ئێرە ناوچەکی شاخاویە تو بە 200 لتر بە 200 لتری نەوتی کە بە 105,000 بۆمان هاتیە بۆ ئەو خەڵکەی ئەتوو بە 200 لتر نەوتی کوا لێرە ئیداراکەی. ینی ماڵ هەیە 6 بەرمیل 7 بەرمیل 5 بەرمیل کەمتر ناستینی. بەڵێ شتێکی واقعیە کە خەڵک لە گوند کۆچەکە بۆ شار لە بالیسان ڕەنگە بڕن بە بەراورد بە شوێنەکانی تر زیاتر وەلەو کوردستان هەمووی ئەو دیاردەی تێدایە. هۆکارەکە دیارە وازحە هۆکاری عام هەیە کە لە هەموو دنیا عادەتەن بە هۆکاری ئابووری خەڵک لە شوێنە ژینگە بچووکەکان کۆچەکە بۆ ژینگە گەورەکان کە شارە، بەڵام هۆکاری تایبەتیشی هەیە وەکو ئێمە و بالیسان ئەویش پشتگوێ خرانە لە ڕووی وەکو باسم کردیانی بۆ نمونە نفوزی سیاسیەکەی یەکێتیە و ئیداری سەر بە پارتیە و شەقڵاوەیە ئەو ململانەیەوەی کردیە کە ببینە قوربانی هەلی کاری تێدا کەمە خزمەتگوزاریەکانی تێدا کەمن وەلحاصل یعنی ئاوی پێویستی خواردنەوە نییە، ڕێگاوبان وەکو پێویست نییە. کۆی گشتەکە ئەوەیە کە ئەمە قوربانی نێوان ئەو دوو زۆنەی نوتەوە لە شەڕی ناخۆش هەروابوو نەکەری ئێستا ینی قوربانی زۆرندا ئێستا شەر قوربانی دەین نازانێنی ئێستا بۆ ئێمە خۆشە هەردووچیان بەلایەک بوویان ڕەنگە ئەوها ئاسانتر بووە نفوزی شەر هی پارتی بە یان ئیداری شەری یەکێتی بە ڕەنگە باشتر بووە وەلو چاوەڕێی خێریان لێ ناکرێت ئەگەر لە هەر لایەکیش بین لەولای بینیان لەولە. هۆکاری کۆچکردن لە گوندی من بە دەرەجەیەک هۆکاری ئابووریات ئێستا وەکەوەی کە حکوومەت پشتی کردوتە دامەزرانی نێشتووە ئەو بەحساب ئەڵێ بۆ نمونە لە کەرتی تایبەت و ئەمانە ئیشکەن لە کەرتی تایبەت لە لادێکان خەڵک چیش بکە حکوومەتی هەرێم لە شارەکان کەرتی تایبەتی وەکو پێویست و ڕێک پێک نییە لە لادێکان خەڵک لە کەرتی تایبەت ئیشی چی بکاف. هۆکاری یەکەم کۆچکردنی خەڵکی گوندی من و هەموو گوندەکانی تریش هۆکاری ئابووریە. ئەجانەک بۆ نمونە ئێستا لە گوندەکەی من هەموو ئەوانەی بۆ نمونە سەرەتای ژنهێنانیانە گەنجن تازە ژنهێن ئەسنە شار ماڵ هەیە ئێستا تەنیا بۆ نمونە دایک و باوک پیرەژن و پیرەمێردێکی تیاماوە ئەوان تر یانە گەنجەکان هەمویان ئەچن بۆ شار. خزمەتگوزاری سادە نییە یعنی بۆ نمونە ڕێگاوبان کۆڵان ئاو کارەبا وەکو پێویست نییە بۆ نمونە لە لادێ ئێمە کارەبای حکومی 12 سعات ئەکوژێتەوە مۆلیدەشی نییە کەواتە لە بەرامبەری کارەبا نەبێ و ئاو نەبێ وەکو پێویست و هەلی کار و کەرتی حکومەت ئەوە وێرانە و کەرتی تایبەتیش وەکو خۆی وێرانی کردووە وەکو کەرتە گشتێکە هۆکارەکان هەر ئەوانە زیاتر.